گفتوگۆیەکی سەرنەکەوتوو. سەردار ئینتیسار تازە بوو بە جێگری والی کەوتە سازدانی هێز بۆ سەرکوتکردنی سمکۆ. سەرەتا ماژۆر میرحسێنخانی لەگەڵ هێزی ژاندارم ڕەوانە کرد. بە دوای ئەواندا دەستەی قازاغ داوای سواری لە هەموو لایەک ئەکرد و پەیتا ئەیناردن. لە تارانە و فلیپۆف سەرکردێکی قازاخیان بۆ فەرماندەیی لەشکر نارد. فلیپۆف دوای دیتنی سەردار ئینتیسار چوو بۆ شەرەفخان بۆ دەستکردن بەکار. چەند شەڕ و تێگەڵچوون لە نێوان کورد و هێزی ئێراندا ڕوویدا. گرنگترینی ئەو شەڕانە لە نزیک دیلمقان قەومە. 4 کەس لە سەرکردەکانی قازاخ و چەند کەسێ لە سەرکردەکانی ژاندارم کوژان. دیلمقان ناوەندی سەڵماز کەوتە دەست هێزی ئێران. سمکۆ تەلەگرافێکی بۆ عینە دەولەی والی ئازەربایجان نارد. عینە دەولە ئەگەرچی والی ئازەربایجان بوو بەڵام لە زەنجان دانیش. عینە دەولە فەرمانی ڕاگرتنی شەڕیدا. شەڕ ڕاوەستا و گفتوگۆ لە نێوان سمکۆ و سەردار ئینتیسار و فلیپۆف دەستی پێکرد. ئێرانیەکان ئەم مەرجانەیان بۆ لێخۆشبوونی سمکۆ دانابوو. یەک تاڵانیەکانی لە کستان بداتەوە بە خاوەنەکانی و خوێنبایی کوژراوەکان بدا. 2 پاژماوەی سوپایانی عوسمانی لای خۆی دەربکە. 3 دەزوەر نەداتە کاروباری سەڵماس و ورمێ. 4 خەرجی لەشکری دەوڵەت ببژێرێ. 5 هەرچی تفاقێکی جەنجی لایە تەسلیمی دەوڵەتی بکە. 6 ئەحمەداغای برای بنێرێ بۆ تەورێز بۆ ئەوەی لە قازاخانە لە ناو سەرکردەکاندا بێ. هەر کەسێ نەختی ڕێزی خۆی بگرێ مەرجگەری لەو بابەتە قبوڵ ناکات نەک کەسێکی بەناوبانگ و لاسار و خاوەن ئامانجی سیاسی گەورەی وەکو سمکۆ. گفتوگۆ سەری نەگرت، زۆری نەخایان تێگەڵچوون و شەڕ دەستی پێکردەوە. سمکۆ بەکردەوە خەریک بوو دەسەڵاتی لە ناوچە دێهاتیەکانی ورمێ، ساڵماز، خۆی، میاندوا و شنۆ جێگیرە بوو. درێژە کێشانی شەڕ. حکوومەت ئێران لە بەردەمی گۆڕانی ناوەکی گرنگدا بوو. ناوەندی دەسەڵاتی زۆر و ناکۆک دروست بوون. پشێوی لە هەموو ئێراندا هەبوو. دەسەڵاتی ناوەندی کەس بوو. دەسەڵاتی زنجیرەی قاجار خەریک بوو کۆتایی هات. ڕەزاخان لە قازاقێکی بچووکەوە بوو بە ئەفسەرێکی گەورە. دوایتر بوو بە سەرداری سوپا. بە بیان و ڕزگارکردنی نیشتیمانەوە لە پشێوی و لاوازی خۆی ئامادە کرد دەسەڵات بگرێتە دەست و خۆی ببێ بەشای ئێران. لە تاران کابینە زۆر نەئەمایەوە و لە ئازەربایجانی ژوالەکان زوو ئەگۆڕان. کارەکانی سمکۆ لە هەموو ئێراندا دەنجیدا بووە. کاری ئەکردە سەر دامەزران و مان و ڕوخانی کابینە. لەبەر ئەوە هەر کابینێک ئەهاتە سەر کار و هەر کەس ئەبوو بە وەزیری جەنگ ئەبوو دواهێنان بە بزوتنەوەی سمکۆ لە بەرنامەی کارەکانیدا بێ. سمکۆش لە هەوڵدانێکی بەردەوامدا بوو بۆ فراوانکردنی ناوچەکانی شۆڕش و ئازادکردنی مەڵبەندە کوردنشینەکان لە دەسەڵاتی عەجەم. هێزەکانی شۆڕژ، ورمێ، سابلاغ، شنۆ خوی کەوت بۆ ژێردەست. کاتێ مخبیر سەڵتەنە بوو بە والی ئازەربایجان یەکەمین لەشکرکێشی گەورە بۆ سەر سمکۆ دەستی پێکرد. مخبیر سەڵتەنە هێزێکی قازاخی بە فەرماندەیی سەرتیف زەفەرەتدەولە ناردەتە سووج و هێزێکی ژاندارمی بە فەرماندەیی مەلیکزادە ناردە سابلاغ. هێزەکانی کورد ئەم دوو هێزیان تەفروتو ناکرد. زەفەرەتدەولە بوو ئەوەی خۆی لە دیلی دەرباز بکە بە بەلەم لە گۆمی ورمی هەڵات. مەلیکزادەش بە دیلگیرە. سمکۆ ئەفسەرەکانی پاش ماوەیەک ئازاد کرد و بە مەلیکزادەی وت: ئاغا بڕۆ بەم والیە بێلیاقەتە دڵڕەقە بڵێ شەرم بیگرێ لەم چەند هەنگاوی دوایی تەمەنیدا لاوانی بڕۆمەند و تازە پێگەیشت و نەکاتە خۆراکی لولەی تۆپ. لەسەر داوای هەمان والی 1500 ژاندارم بە سەرکردایەتی لینبێرگ گەیشتە تەورێز. پاش حەسانەوە ڕەوانەی شەرەفخانەکران. هێزێکی 3000 کەسی چریشی ئازەریش بە سەرکردایەتی ئەمیر ئەرشەد کۆکرابووە. ئەمیر ئەرشەد سامخانی حاجی عەلیلۆ برای محەممەد حسێنخانی زەرخام بکوژی جەعفەراغای شکاک بوو. ئیقبالە سەڵتەنەش بە سوارەکانی ماکۆوە ئەبوو بەشداری ئەم هێرشە بێ. لە ڕۆژی 21 کانونی دووەمی 1990 28 ئازەرما 1300 شەمسی 27 ڕەبیع الئەوەل 1338 قەمەریدا لە داوێنی کێوی شکریازی لە بینی خوی و سەڵمازدا لە شوێنێکە بە ناوی قانیدەرا واتە دۆڵی خوێناوی هێزەکانی ئێران و لەشکری کورد لێکیاندا. ئەم هێزە لە سەرەتادا هەواڵی سەرکەوتنی خۆی و شکانی کوردی بڵاو کردەوە. بەڵام ئەمیر ئەرشەد کە لە بەرزایەکانی شکریازیەوە سەرکردایەتی شەڕەکەی کرد کوژرا. هێزەکەی پەرەوازە بوون و لاشەی خۆشی لە مەیدانی شەڕا بەجێما. لەم هێرشە لەبەر خراپی پلانەکەی و ناڕێک و پێچی هێزەکە و لێ نەهاتووی سەرکردەکانی تێشکا ورەی شۆڕژگێڕانی کوردی پێبەهێز بوو. بەڵام ئەمە سەرەتای دەستپێکردنی لەشکرکێشیە گەورەکانی حکوومەتی ئێران بوو لە سەرەتادا بۆ ڕێبڕین لە تەنینەوەی شۆڕشی کورد و ئینجا تەسکردنەوەی ناوچەکانی و سەرنجام لە ناوبردنی یەکجاری. ڕەفتاری سمکۆ لەگەڵ دوژمن. هەندێک کاری سمکۆ جێگەی ڕەخنە لێگرتن بوو تا ئەندازەیە کاری لە ناوبانجی سمکۆش کردبوو. هەڵوێستی لە هەندی ئەنجومەنی مەشروتەخوازان، کوشتنی مارشیمۆن، ڕاوڕوت و تاڵانی کە هێزەکانی لە ناوچەکانی دۆست و دوژمندا ئەیان کرد، ڕەفتاری ڕقی خۆی لەگەڵ دوژمن و ناحەزەکانی سمکۆ و بزوتنەوەی کورد پڕۆپاگەندەی زۆریان بەم کەرەستانەوە کرد.
بگرە بۆ زڕاندنی ناوی کورد و شکاندنی ناوبانجی بزوتنەوەکەی و بەدناوکردنی سمکۆ زۆریان بەم قسانەوە ئەنا. نووسەرانی ئێرانی هەتا ئێستاش کە دەربارەی سمکۆ ئەنووسن لایەنی بێلایەنی و پێوانەی زانستی بەرەدەن بە دوژمنایەتیەکی بێ ئەندازەوە وەکو جەردەیەکی خوێن ڕێژی خێڵەکی دواکەوت و باسیەکەن. لەو گفتوگوۆیەدا مستەفا پاشا لەگەڵی کردووە سمکۆ هەندێک لەو ڕەخنانەی لەباری سەرنجی خۆیەوە ڕەت کردوێتەوە. دەربارەی کوشتنی مارشیمۆن، ڕاوڕووتی هێزەکانی، ڕەفتاری ڕق بەرامبەر دوژمن دواوە. دوو نمونە لێرەدا ڕائجۆزین. پرسیار: هۆی کوشتنی ئەو 800 لە فارسی کە لە سێپتەمبەری ساڵی ڕابردوودا گیرابوون چی بوو؟ وەڵام: ئەوانە وەختی خۆی لە شەڕی ورمێدا گیرابوون، هیچ خراپەیەکمان لەگەڵ نەکردن، بەڵکو جلوپارەماندانێ بۆ مەرجەی نەچنەوە پاڵ ئێران، بەرەڵامان کردن، بەڵام هەر کە بەر بوون چوونە پاڵ ئێران و دەستیان کردەوە بە دەست درێژی و کوشتن و بڕین، بۆیە ئەم جارە لیان خۆش نەبووین و تۆڵەمان لێکردنەوە. پرسیار: کەواتە ئێوە دەڵێن بە تەواوی بۆ نیشتیمان هەوڵ دەدەن، وانە؟ بەڵام ئەی بۆچی کە سابڵاختان کرد دوکانەکانیان تاڵان کران و هەندێکیشیان کوژان، لەناو ئەوانەدا قازی لەتیف کە پیاوێکی ناسرا و ڕێزلێگیراو بوو. ئەو جۆرە ڕووداوانە ئێرانیەکان دڵخۆش ناکاو بۆ سوودی ئەوان نییە؟ وەکو بیستم ماڵی حاجی ئێلخانی سەرۆکی ناسراوی دیبۆکری تاڵان کراوە، لەبەر ئەوە هیچ دوور نییە کە بەشێک لە مەنگوڕ و بەگزادی گەورک و ناوچی سەقز دژی تۆ یەک بگرن. وەڵام: وەختێک ڕوومان کردە سابڵاغ نردمان بە شوێن هەموو سەرکردەکاندا، بەڵام نەهاتن. هیچ نوێنەرێکی سەقز یان نێردراوێکی نەهات. ئێرانەکانیش لە ناو شاردا شەڕیان دەکرد. شەڕەکە 2 ڕۆژ درێژەی کێشا، ئەوە بوو لە ئەنجامدا ناوشار گیرا و هەندێک کەس کوژان. شکاکیشیان تێدا بوو. لەو شەڕەدا دانیشتوانی شار و عەشایر تێکەڵ بوون و تێگڕژان و ڕەشاش و تۆپیشی تێدا بەکارهێنرا. لە حاڵەتێکی وادا ناتوانرێت ڕێگا لە تاڵان و بڕۆ بگیرێت، ئەگەرچی من خۆم زۆر دژی ئەوە بووم. ئێمە گومانمان لە عەشیرەتی مەنگوڕ و دیبوکری هەبوو، بەڵام گوێشمان نەدایە. حاجی ئیلیخانی بەوە شۆنەوەستا کە هەر ببێتە لایەنگری ئێرانەکان، بەڵکو بە ناوی کوردەوە داوای لە خەڵک دەکرد کە بچنە پاڵی و شەرمان لەگەڵدا بکەن. عەشیرەتی مامەش زۆر دڵسۆزی ئێمەن. کوڕی خوا لێ خۆش بوو مەحموود ئاغای هەمزە ئاغامان کردە حاکمی سابڵاخ و کەریم ئاغای برای بە مفەتیشی ناوچەی حەمەجان و ناوچەی بانەلیس و گەورکی دراوسێ. دوای گرتنی سابڵاخ توانیان فارسەکان لە سەقز دەربکەن، بەڵام لەسەر داوای خەڵکی سەقز دەوڵەت 300 بۆ 400 جەندرمەی خۆی لە سنەوە نرد و بانالیسیان گرتەوە. سمکۆ و ڕۆژنامەوانی. ڕۆژنامەوانی کوردی لە چاو ڕۆژنامەوانی لە ناو گەلانی تردا درەنگ لەدایک بووە. کوردستانی ئێران دوای شوێنەکانی تریش کەوتووە، وەکو هەندێک سەرچاوە ئەجێڕنەوە یەکەمین گۆڤار بە زمانی کوردی بە ناوی کوردستانەوە ساڵی 1912 لەلایەن میسیۆنێرەکانەوە لە ورمێ چاپ کراوە، ئەویش زۆر نەژیاوە. بەڵام سەرچاوەیەکی تر ئەڵێ عەبدوڕەزاق بەدرخان ڕۆژنامەیەکی کوردی لە ورمێ لە 1912دا دەرکرد کە ڕووسەکان عەبدوڕەزاق بەجیان لە ورمێ دوور خستەوە. دوای ئەو سمکۆ ئەرچی دەرکردنی گرتە ئەستۆ تا ساڵی 1914 کە داخرا. ئاگاداریشی ئەو تۆ دەربارەی ئەم ڕۆژنامانە هێشتا لە دەستدانە. سمکۆ لە زمانێک کاورمی بەدەستەوە بوو، هەفتەنامەیەکی کوردی فارسی بڵاو کردوێتەوە. دوای گرتنەوەی ورمێ ئەویش ڕاوەستاوە. ڕۆژنامەی کورد یا ڕۆژی کورد شەوی عەجەم. تەمەدون خاوەنی چاپخانەیەکی ورمێ ئەجێڕێتەوە. ڕۆژێکیان شێخ عەبدوڵڵا لە کەسانی تێگەیشتووی سمکۆ و لە خزمانی سەید تەها هاتەلام و لە ناو قسەکانی دادەری خست ئاغا واتە سمکۆ لەبەر چاوێتی بەهۆی نەبوونی بڵاوکراوە لە ڕەزاییە ئەم نوقسانیە نەهێڵێ و لە ڕەزاییەش ڕۆژنامە بڵاو بکرێتەوە. ئایا بەڕێی ئێوە بە چ قەوارە و تیراژ ئەتوانرێ ڕۆژنامەیەک لەم شارەدا بڵاو بکرێتەوە کە هەم سەنجین و هەم جوان بێ و هەم جێگەی سەرنجان بێ؟ نووسەر لە وەڵامی شێخ عەبدوڵڵا وای ڕوون کردەوە بەداخەوە حرفەکانی چاپخانەکەمان زۆر کەمە و بۆ چاپی ڕۆژنامە بەز نییە. شێخ عەبدوڵڵا وەختی ئەم وەڵامی بیست زۆر تێک چوو گۆڕا. منیش ترسام و هەستم بە هەڵەکەی خۆم کرد و وتم ئەگەر لەگەڵ کرێکارەکانی دامەزراوەکەی خۆمان تەقەلا بدەین لەوانەیە کەم و کوڕەکانی نەهێڵین و چاپی ڕۆژنامەکە ممچینە، بەڵام ئەبێ زەحمەتی زۆر بکێشین تا کەرەستەی پێویست ئامادە بێ. لێرەدا قیافەتی شێخ عەبدوڵڵا گۆڕا و وەڵامی نەدایەوە. هەرچەندە ئەو بەڵێنی ئەدا کە حەقدەستی کرێکارەکان و کارکەرانی ڕۆژنامەکە بدا، بەڵام نەدەکرا لەو ڕۆژانەدا بڕوا بە قسەی کورد بکەیت، لەبەر ئەوەی یاخیبوون لە فەرمانی سمکۆ لەو هەلومەرجەدا یاریکردن بوو بە گیان. پاش 2-3 ڕۆژ هەڵاتم. دوای ڕاکردنی ئاغای تەمەدون دیارە سمکۆ هەر سوور بووە لەسەر دەرکردنی ڕۆژنامە. هەمان نووسەر لەسەری ئەڕوا تابلوی چاپخانەی تەمەدونیان لابرد بوو، لە جێگەی ئەو تابلوی چاپخانەی غیرەتیان لێدانا بوو. ڕۆژنامەیەکیان بە زمانی فارسی و کوردی بڵاو کردبووە، تەنیا بە ناوی ڕۆژنامەی هەفتەی کورد لەژێر ناوی ڕۆژی کورد شەوی عەجەم کە دوایتر بە ناوی ڕۆژی کورد و دوایتر تەنیا بە ناوی کورد بڵاوی کردبووەوە.
ژمارە یەکەمی لە 12 مانگی شەوالی 1340دا بە مدیری محەممەد تورجانی بڵاوکراوەتەوە. مامۆستا سەجادی دەربارەی ئەم ڕۆژنامەیە نووسیوێتی کورد ڕۆژنامەیەکی کوردی و زمانحاڵی ئیسماعیل ئاغای سمکۆ بووە. لە 1921 لە شاری ورمێ دەرچووە، تەنها 3-4 ژماری لێ دەرچووە لەوە دوا پەچی کەوت. لەم ڕۆژنامانی تەمەدون باسییانەکە تا ئێستا هیچ کامیان نەدۆزراونەتەوە کە بێگومان نرخێکی مێژووییان هەیە بۆ خوێندنەوە و تێگەیشتنی باری سەرنجی سمکۆ و هەواڵ و ڕووداوەکانی ئەودەم. سمکۆ لە هەفتەنامەی بانگی کوردستاندا. سمکۆ لە کوردستان وەکو قارەمانی نەتەوەی کورد سەیریەکرا. هەفتەنامەی کوردی، فارسی، تورکی بانگی کوردستان لەلایەن جەمعیەتی کوردستانەوە لەو سەردەمەدا لە سلێمانی دەرەچوو. خاوەنی ئیمتیاز و بەرپرس و سەرنووسەری حاجی مستەفا پاشا یامۆچی و نووسەری بەشی کوردی و فارسی عەلی باپیر ئاغا و شێخ نووری شێخ ساڵح و نووسەری تورکی ڕەفیق حیلمی بوو. لە زۆری ژمارەکانی بانگی کوردستاندا هەواڵ، دەنگ و باسی شەڕ، شیعر، وتار و لێدوانی بۆ پشتیوانی لە سمکۆ نووسیوە. لە ژمارەیەکی ڕۆژی 2 ئاغۆستۆسی 1922دا بە فارسی نووسیوێتی لە بابەت تێکشکانی کوردەوە لە دەوری خۆی لە جەریدەکانی ئێراندا چەندێ ڕێبەر چاوکەوت. نووسینەکانی ئەو جەریدانەمان پێڕاز نەبوو. بە پێی بیسراوەکانی ئەم دوایە نابێ بەو شایعاتی ئێرانیە باوەڕ بکرێ. بۆ بەرهەڵستی ئێران ئیسماعیل خان سمکۆ هێزی کافی هەیە، لە ژمارەی داهاتوودا درێژەکەی ئەنووسرێ. لە ژمارەی 2 ڕۆژی 14 ئاغۆستۆسی 1922دا هەر بە فارسی چەند هەواڵێکی لە ڕۆژنامەکانی ئێران وەرگرتووە و وەڵامی داوەتەوە و وتارێکی درێژی لەسەر پێشینەی مێژووی باوباپیرانی سمکۆ و هۆی هەڵگیرسانی شۆڕژ نووسیوە. لێرەدا هەندێکی ڕاگوێزین. ئێران 3 زیلقعدە 1340 راپۆرتی تەلەگرافی خۆی هەواڵ ئەدا بەپی ئەو دەنگ و باسانەی گەیشتون بەیانی 5 سەرەتان 26 جوونی 1922 لەشکری کورد هێرشی بردوۆتە سەر گوندی ڕەهزار. شەڕێکی قورس بوو، سەرنجام کوردەکان شکان و چەند کەسێکیان کوژان و بریندار بوون. عەلی نەقیخان یاوەری فەوجی نۆهەمی خوی و 2 سەرباز زامار بوون. ئێران 7 زیلقعدە بەپێی راپۆرتی گەیشتوو لە 7 سەرەتاندا هێزەکانی خۆی لەگەڵ ئەشراری دەوروبەری ئەوێ تێگەڵچوون، سەرکەوتن بۆ هێزەکانی دەوڵەتی بووە. ئێران 9 زیلقعدە بەپێی هەواڵی تەلەگرافی کە لە ئازەربایجانەوە گەیشتووە لەم دوایەدا لە دەوروبەری خۆی پێکادانێ لەگەڵ کورد ڕوویداوە. لە ئەنجامدا 28 کەس لە کوردەکان بەم جۆرەی خوارێ کوژراون. 2 ئەرمەنی، 6 عەسکەر، 20 کورد، 28 سەر ئەسپ و محەممەد ئاغانا و کە لە بەهادورانی ئیسماعیل ئاغا و سەرۆکی ئەم شەسە سوارە بووە کوژراوە. زیان هەژبریندار. بانگی کوردستان ئەوەندە بڕوای بەم ڕووداوانە نییە. لەم زەمانەدا بوونی ئەرمەنی لە ناو لەشکری کوردا دوورە. ڕووداوی بۆمبایە واتە نارنجۆکێ کە بە فێڵ و بەنزمی لە تاریخی شەعبانی 337 هیجری لەلایەن حکوومەتی ئێرانەوە بۆ چاری بۆ ئیسماعیل خانیان ناردبوو بە ئەرمەنیەکاندا ڕەوانیان کردبوو. ئیتر کوردانی شکاک چۆن بە چ مەرجێ لەگەڵ ئەرمەن پێگاتون. ئەمە بۆ ئێمە نەزانراوە، مەبەست لە عەسکەر چییە ئەوەش خەیاڵە. مەسەلەی بۆمبا نارنجۆک کە بوو بەهۆی ئەم جیاوازی و ناکۆچیە خوێناویە لە نێوان کورد و عەجەمدا و ئێستا بەو پەڕی توند و تیژیەوە درێژە ئەکێشیە بەم جۆرەیە. بانگی کوردستان بە درێژی داستانی بنەماڵەی سمکۆ و چۆن کاربەدەستانی ئێرانی ئیسماعیل ئاغای باپیرە گەورەی، عەلی باپیری و جەوهەر ئاغای برایان بەفێڵ کوشتووە و محەممەد ئاغای باوکی بە دوورخراوەی لە ڕودوز مردووە نووسیوە. لەبەر درێژی وتار پاژماوەکەی لە ژمارەی داهاتوودا تەواو کردووە. لەوێدا ڕووداوی ناردنی بۆمبا و تەقینەوەی بە درێژی ئەجێڕێتەوە. لە ژمارەی 4 ڕۆژی 28 ئاغۆستۆسی 1922دا لەژێر سەرناوی سمکۆ دانووسیوێتی سمکۆک و خەبەرمان زانیوە لە ئەطرافی شەرەفخانە لە سەڕی تەورێز لە ساحیلی شیمالی گۆلی ورمێ لەشکری سمکۆ لەگەڵ لەشکری عەجەم شەڕێکی بەشیدەتیان بووە. کوردان غالیب و عەجەم وەکو پێشوو هەر مەغلوبن. لە ژمارەی 5 ڕۆژی 4 ئەیلولی 1922دا لەژێر سەرناوی سمکۆ عەجەم نووسیوێتی بینا لە ئەخباری ئەسەمۆڵ غەزەتەی ئەڕافیدان نووسیوە کە لەشکری سمکۆ داغڵی تەورێز بووە. وەزارەتی تەهران لە خەوفا تەڵەبی معاونەت و ئیمدادی لە فیرقەی 11هەمی بۆلشەویک ڕووسیا کردووە. سەبا هەڵسەدەغیلت بم بڕۆ چارێ لای سمکۆ، بڵێ تاوی بدا ئەسپی هەتا تەبرێز و قافلانکۆ. هەموو کرمانج و کرماشان بە ئاواتن بەجان و دڵ، سنە حازر هەموو خەڵکی دەڵێن بێ لەشکری سمکۆ. لە ژماری 6 ڕۆژی 18 ئەیلولی 1922دا لەژێر سەرناوی دیسان سەردار نەسرەت سمکۆ ئیسماعیل خان نووسیوێتی بینا بە ئەخبارێکی تازە کە لە بانە وەرگیراوە جەنابی ئیسماعیل خان سمکۆ لە پاش ئەمە کە مەقەڕی خۆی یعنی چاری تەرک و تەحەسوونی بە مۆقعی مەنیعی شاخانی سۆمای و لەشکرێکی عەجەمی بێشومار چاری و ئەطرافیان هەموو ئیستیلا و یەغما کرد.
سمکۆ چەند ڕۆژێ ئەم ئەحواڵەی سیر و تەماشا و بەم وەسیلە عەجەمەکانی ئیغفال و تەدارکاتی خۆشی ئیکمال دەکرد. لە پاش ئەم ئیستیعزاراتە شەوێک بەسەر لەشکری عەجەمدا شەبەیخوونێکی ماهیرانەی کرد و بە ڕیوایەتێکی مەوسوقە قەریب 5,000 تەلەفیات و برینداری بە ئۆردوی عەجەمدا و لە پاش ئەمەش بۆ ئەتراف تەسمیمی نووسی کە حەسیە ئینسانیە هەر کەس و هەر عەشیرەتێکی کورد بە قەدەری ئیمکانی خۆی بۆ کفن و دفنی ئەو عەجەمانە مەعاونەتی نەقدیەی تەڵەب کرد. لەسەر ئەم غالبیەتەش دیسان جەنابی سمکۆ عەودەتی بۆ چاری مناسیب نەدیوە و لەگەڵ تەرتیباتێکی مەخسووسەی خۆی مەشغوڵە. بزانین تا ئەم حەملەی دووەمە بۆ کوێیە. وەلحاصڵ جەنابی سمکۆ دیسان غالیبە. ئێمە زاتەن تا ئێستا مەغلوبیەتی ئەو چونکە بەڕاستی باوەڕمان نەکردبوو هەر بە حسی غالیبەتی ئەومان دەنووسی. ئینشاءالله هیچ کوردێ لەسەر حەق مەغلوب نابێ و لە خودا تەمەنا دەکەین کە ئەم ئیختیلاف و منازعاتە لە بینی کوردان یعنی قەومی پەهلەوی و عەجەمدایە بە زوویی مبەدەلی خێر ببێت تا لە هەردوو تەرەف نەوعیەتی بەشەر و موسڵمانان ئیتر زەرەردیدە نەبن. چونکە کورد بۆ ئێمە چەند مەطلوبە دۆستی هەموو ئێران و عەجەمان کە خانەدانی محتەرەم منەوەرانی بە قیمەتی زۆرە و بۆ ئێمە ئەوەندە بە قیمەت و پێویستە. بەشارەت بێ دەڵێن سمکۆ هجوومی کردە سەر ئێران، بڵاوی کرد عەجەم تێکچوون وەکو ڕێوی لەبەر شێران. شەبەیخوونێکی مەردانە شکاک و هەرچیان کردی، بڵندی کرد بحەمدیللا کولاه و تەپلەی کوردان. دەسا کوردان فیداتان بم هەموو هەڵسن بە یەکجارە، نەتیجەی ئەم شەڕە خێرا کە ئیستیقلالە بۆ کوردان. لە ژماری 8 ڕۆژی 29 ئەیلولی 1922دا لەژێر سەرناوی سمکۆدا نووسیوێتی بینا لە کاغەزێک کە لە بانەوە هاتووە جەنابی سمکۆ هەتا ئێستا 2 دەفعە لەگەڵ عەسکەری عەجەم موسادەمەی واقع بووە و هەردوو دەفعەکە تەلەفیاتێکی زۆری لە عەجەمەکان داوە. بەم موفەقیەتە گەڕاوەتەوە بۆ چاری. لە ژماری 9 ڕۆژی 8 تشرینی یەکەمی 1922دا لەژێر سەرناوی ئیسماعیل سمکۆ نووسیوێتی مدەیەکە لە تەرەف ئیسماعیل خانەوە هیچ خەبەرێ نەبوو، دوێنێ لە بانەوە خەبەری هاتووە کە سەردار نەسڕەت سمکۆ لە پاش ئەمە کە چاری مەقەڕی قەدیمی خۆیان لە عەجەمان بە زۆر گرتەوە لەشکری مزەفەری شکاکانی بۆ تەرەفی سەڵماز ڕەوانە کرد و دیلمان کە مەرکەزی مەحاڵی قەزای سەڵماسە لە دوژمنانی خۆی پاک و ئیستێرداد کردووە. خدا کوردان لەسەر حەق لە هەموو جێگایەک غالب بکە و بە مەئمورانی مەغروری عەجەمانی دۆستمانیش ئینساف و فەهمێکی با سیاسەت بدا تا ئەم خوێن ڕژاندنە لە بینی دوو فیرقەی ئیسلامدا تەواو ببێ. بکێشە خەنجەرە سمکۆ بدە نەعرا هەتا تووران، سەلامێکە لە شاهڕای کە یارە بۆ هەموو کوردان. نهایەت دە بە قاجاران کە جای قاجار لە توورانە، وەلێ جای پەهلەوی و فورسان تەواوی مولکی ئێرانە. دەسادی بووکریان هەڵسن لەگەڵ مانگوڕ بە ئازانە، ببەستن ڕێی فیرار ئەسیریکەن بە مەردانە. لە ژمارەدەی ڕۆژی 15 تشرینی یەکەمی 1933دا لەژێر سەرناوی سمکۆ سەردار نەسڕ ئیسماعیل خاندا نووسیوێتی لە مینە ئاغا کە ڕئیسی عەشیرەتی گەورشی تەرەفی سەقزە و خۆی ئێستاکە لەدەی کەندە سووری تابعی بانەیە ڕیوایەت دەکەن جەنابی سمکۆ ئیسماعیل خان سەردار نەسڕەت ئەس سەرنوشاری ورمەی ئیستیلا و ئیستیرداد کردووە و عەشایری کوردانی ئەو تەرەفانە حتا گەلیاغی و سائیرەی جیهەتی سەقز و چوارسینەش بۆ معاونەتی سمکۆ بیلعموم حازرن و حکوومەتی ئێرانیش ئەم جارە لە هیمەت و سەباتی کوردان تێگەیشتووە و بۆ بە مناکەرە ڕێکەوتن خەبەری بۆ سمکۆ ناردووە. معلوم دەبێت کە خەبەری خێری تەشەکولی حکوومەتی مستەقیلەی کوردستان لە سلێمانیدا دەماری حەسیەت و غیرەتی کوردانی هێناوەتە حەرەکەت. دەسا کوردان بە قوربانتان هەموو یەک بن وەکو شێران، وەها بن تا خودا بیکە لە زوڵمی دائیمی ئێران.